فستیڤاڵی تاجی شکۆیە لە پارێزگای هەڵەبجە زیاتر لە 400 کچ و گەنجی تازە پێگەیشتوو بڕیاری باڵاپۆشیاندا و لقی دوی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان و ناوەندی هەڵەبجەی ڕێکخراوی قوتابیان ئاهەنگێکیان بۆ سازکردن. باس بۆ خوای گەورە لەم پرۆژەیەمانە 420 کچی جوان لە تەمەنی 12 بۆ 18 ساڵ بڕیاری باڵاپۆشی یەکجاریان داوە و هەمویان لە ماوەی ئەم ساڵی 2023 بڕیاریان داوە کە بە تەواوەتی لە چ بکەن. ئێمەش لە هەفتەی باڵاپۆشیە ئەم ئاهەنگەمان بۆ ساز کردوون لەخوا داواکاری ئیستیقامەیان پێ ببەخشێ هیوای بەردەوامیان بۆ خوازین ئینشاءالله ببنە نمونەیەکی جوان بۆ ناو هاوڕێ و خزم کەسوکاریان. بەشداربووان و ئەوانەی بڕاری باڵاپۆشیان داوە دەڵێن دڵخۆشن و بە تەواوی بیرروباوەڕی خۆیانەوە باڵاپۆشیان هەڵبژاردووە و شانازی بەو تاجەوە دەکەن لە سەریان ناوە. باڵپۆشی هەر ئەوە نییە کە بڵێ کەچ لێ بکەیتە بەر و لە چکێ بێ بەڵام لە ناخەوەیە لە ناخەوە کە هەستی پێ بکەیت و هەنێک کە سەڵێن ئەم نیقابە چی هیچ شتێک نییە تەنها گەرماتە بێیان سەرماتە بێ بەڵام هەستێکی زۆر خۆشە هەتا نێیتر ناو باڵاپۆشیان حیجاب ئیتر هەستێکی زۆر خۆشە کاتی ئەوە دەکەیت بەڵام هەنێک کەسەیە ئەڵێ حیجابوون شەرت نییە هەر حیجابیت بەڵام هەر حیجابوون هەموو شتێکە لە ژیان لە هەن لەم دنیا هەلە و دنیاش پاداشتت هەیە. من بڕیارێکمدا کە سەرپۆش بدەم باڵاپۆش بم خۆم ئەو بڕیارمدا کەس بوون بڵێن ئازار نەدام تاوەکو بڵێن ئەبێ سەرپۆش بدەیت من خۆم ئەو بڕیارمدا. وەڵا هەستێکی زۆر خۆشم هەیە ئەم بڕیارێکی زۆر تایبەتە بۆم شانازی بە لەشکەکەمانەوەکەین. فستیڤاڵی تاجی شکۆ لە چوارچەوەی هەفتەی باڵاپۆشیدایە و پێشتریش لە شاری سلێمانی سەدان کچ و گەنجی تازە پێگەیشت و بڕیاری باڵاپۆشیاندا. ئەو کچانەی بڕیاری باڵاپۆشیان داوە دەڵێن باڵاپۆشی پارێزبەندیە و لە ڕووی ڕۆحیەوە تەواو ئاسوودەن و جگە لەوەش پۆشینی بەرگی شەرعی جێبەجێکردنی فەرمانی خوای گەورەیە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.